پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. یەک دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معنایەکی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەی چوارشەممەیە و کاتژمێر 9 و کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ تیڤی و من بنار مستەفا هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەمڕۆمان 18 دیسەمبەری 2024. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان لە دوو تەوەری سەرەکی پێ سەرەتا سەر لە نوێ دەستپێکردنەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان تەوەری ئەمڕۆمان دەبێت، هەم قسە و باسێک لەسەر و ناڕەزایەتیانی کە ئێستا هەیە و هەمیش لەسەر ئەوەی کە ئایندەی ئەم ناڕەزایەتیانە بەرەو کوێوە قسەیەک لەسەر کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە عێراق دەکەین. تەوەری دووەمیش تایبەتە بە سووریا و ئایندەی سووریا و هەروەها جمهوری ئیسلامی ئێران کە سووریا دەسەڵاتەکەی ئەسەد پاڵپشتێکی گرنگ بوو بۆ ئێران. دوای کەوتنی ئەسەد ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا چی دەبێت و ئایندەی سووریا بەرەو کوێ دەچێت. ئەم دوو تەوەرە سەرەکیە بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێچەوە پێکەوتنی جیاوازدا. ئێوەش دەتوانن وەکو هەموو جارێک با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمنتەی خەنەڕ و ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا کە سەر لە نوێ دەستپێکردنەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان تەوەرێکی سەرەکی بەرنامەکانی ئەمڕۆمانە و ئێستاش قسە و باسێکمان دەبێت لەگەڵ شاباز مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار. شاباز مەحموود، ئێوارت باش و سپاسکە
لە بڵاوکراوەی دەنگی کرێکار ئاماژە بە دەستپێکردنەوەی دووبارە لە ناڕەزایەتیەکان کرایەوە لە کوردستاندا. هەڵبەت لە دەستگا ڕاگەاندنەکانە بەشێکترمان بیستووە لەوەی کە بایکۆتی مامۆستایان و موچەخۆران و خاننشینان و زۆر فەرمانبەرانی تر، بەڵام ئەگەر لە زاری ئێوە ببیستین ئێستا ئەو ناڕەزایەتیانەی کە سەر لە نوێ دەسی پێکردێتەوە یان لە کوردستاندا بوونی هەیە چین؟ دیارە لە دوای نزیک بە دوومانێک لە فەزای ئینتیخابات کە لە کوردستان بوونی هەبوو، جۆرێک لە بێدەنگی لە گۆڕەپانی ناڕەزایەتیەکانە بەدیەکرا و بەشێکی خەڵک بەداخەوە کەوتبوونە ژێر خۆشباوەڕی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ساختە و ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیەوە کە پێیان وابوو ڕێگای هەڵبژاردن و بەشداریکردن لە هەڵبژاردنە دەرچەی ڕزگاربوونیانە لەم قەیرانانەی کە ڕوبەڕووی کوردستان و خەڵکەکەی بۆتەوە. دوابە دوای ئەوەی کە دوای 2 مانگ تێپەڕێ بەسەر ئینتیخابات کە حکوومەت و هێزەکانی دەسەڵات و لایەنە براوەکانی ئینتیخاباتی کوردستان نەیانتوانی حکوومەتی تازەی هەرێمی کوردستان دروستکەن و کابینەی نوێ پێک بێنن و نەیانتوانیوە تەنانەت لێ تێگەیشتن و نزیکبوونەوەشیان هەبێ بۆ پێگەێنانی حکوومەتەکەیان. دوابە دوای ئەوەی کە نزیک بە 3 مانگ ئەبێتەوە کە تقریباً 80 ڕۆژ بەسەر نەدانی موچەی وەزارەتەکان و کارمەندان و فەرمانبەران و کرێکارانی حکوومەتی هەرێمی کوردستاندا تێپەڕێ، شایەتی زنجیرەیە ناڕەزایەتین لەوانە ئەمڕۆ 11مین ڕۆژە مامۆسایانی سنووری ناوچەی سەوز بایکۆتی کۆڵەکانی خوێندنیان کردووە و خوێندن ڕاگیراوە و دوێنێ شایەتی گەورەترین خۆپشاندانی مامۆسایان بن کە هەزاران مامۆسایان وە سەدان کاسبکار و دوکاندار بۆ پشتیوانیکردن لە ناڕزایەتی فەرمانبەران و مامۆسایان لە شاری هەڵەبجە ڕژانە سەر شەقامەکان و ڕێپێوانێکی گەورە کرا و هەر دوێنێ شایدی ناڕزایەتی مامۆستایانی خوێندنی بەشی کوردی بووین لە کەرکووک کە موچەکانیان سەر بە هەرێمە و داوای گواستنەوەی موچەکان و ڕاژەکانیانەکەن بۆ سەر حکوومەتی فیدراڵ بەهۆی دواکەوتنی موچەکان و هەر ناڕزایەتی خانەنشینانیش کە چەندین مانگە موچەیان پێ نەدراوە و دوێنێ لە دوای ئەوەی کە لە دوای 78 ڕۆژ کە موچەی بەسەر تێپەڕبوونی کاتی موچەدا موچەی مانگی دا لە مانگی 12 ئەم ساڵە ئەیرێ پێیان شایدی ناڕزایەتی خانەنشینان بوون کە لە ڕیزی فراوانی 1000 کەسیدا سەریان گرتۆ بۆ وەرگرتنی موچەکانیان و دەیان و لێرە و لەوێ دەیان ناڕزایەتی جۆر بە جۆری لە بەشە جیاجیاکان و خەڵکان و لەوانە مانگرتنی کارمەندانی تەندروستی و داخستنی چەندین نەخۆشخانە لە نمونەی نەخۆشخانەی مەناڵبوون و ناڕزایەتی و مانگرتنی پۆلیسی هاتوچۆی شاری سلێمانی کە 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژە چێتمانیان گرتووە و شەقامەکان بێ پۆلیسی هاتوچۆ ماونەتەوە. ئەمە و دەیان ناڕزایەتی لێرە و لەوەی کارمەندان و فەرمانبەران و مامۆسایان و خەڵکی ناڕازی کوردستان جارێکی تر خۆیان پیشانەدەن و بە شێوازێکی تازە و بە جۆرێکی تر ناڕزایەتیەکان سەری هەڵداوتن. ئەگەر لەرەدا پرسیاری ئەوە بکەم بە بۆچوونی ئێوە ئەم ناڕەزایەتیانە بەرحەقە بە شێوەیەکی تر پرسم هێشتا حکوومەتی نوێ پێک نەهاتووە وەلایەنەکانی ئەوانەی بڕیارە مشارەکەی ئەم دەسەڵاتە بکەن بە تایبەتی یەکێتی و پارتی باز لەوە دەکەن حکوومەتێکی چالاک بێ پەرلەمانێکی چالاک بێ حکوومەتێک بێ کە وەڵام بە خواستەکانی خەڵکی باتەوە. ئەم ناڕەزایەتیانە پەلەی تێکەوتووە یاخۆت حەقیانە ناڕەزایەتی دەربڕێ لە کاتێکتا کە هێشتا حکوومەتی نوێ پێک نەهاتووە؟ دیارە خۆی یعنی ناکرێت تەنانەت پرسیار لە بەرهەقبوونی بکەین، یعنی ئەمەنە لەسەر حەقن لە چ شوێنێکی دنیاە هەبووە کارمەندان و فەرمانبەران و موچەخۆرانی دەوڵەت 90 ڕۆژ موچەیان پێ نەدرێت، لە چ شوێنێکی دنیاە هەبووە فەرمانبەرێک کە هەموو ڕۆژێکە ڕوا 8 سعات کارەکە لە 8 بەیانی بۆ 2-6 سعات لانیکەم کارەکان لە ناوەندەکانی فەرمانگەکان و ناوەندەکانی خوێندن و دەوایرە جیاجیاکان و ناوەندەکانی خزمەتگوزاری و دەوایرە خزمەتگوزاریەکانی لە نمونەی تەندروستی و کارەبا و شارەوانەکان و ئەمانە لەکوێی دنیاە هەبووە کە خەڵکێک 3 مانگ هیچ دەرامەتێکی پێ نەیرێ.
آخر مامۆسایە کە موچەیەکی 400,000 هەبێ 90 ڕۆژ بێ موچەی وەرنەگرت بێ تەنانەت کری هاتوچۆکەی پێ نییە کە بچێتە ناوەندەکانی خوێندن. بەو شێوازە لە جیرفان بەتاڵی بەو شێوازە لە مەسەلەیەکی دەرونی کە بۆیان دروست بووە و فشارێک لەسەر خێزانەکانیان کە هەیە و نەبوونی دەرامەتێک کە بۆ نمونە زۆرینەی فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەت لە کوردستانە خەڵکانی کرێنشینن، نەبوونی سەرچاوەی داهات ئیشکالی بۆ دروستکردنەوە، ڕوبەڕووی دەیان کێشە بوونەتەوە، یعنی بەڕێوەبردننی خانەوادە و خێزان و مناڵەکانیان ئەمانە هەمویان پێویستیان بە پارەیە، هاتوچۆی بۆ ناوەندی دەوام و خزمەتکردن و خوێندنگاکە و فەرمانگاکەی پێویستی بە کرێی هاتوچۆیە، یعنی ناکرێت بەرحەقیەکەی تا ئەو بەڕێتی. بە بڕوای من ئێشتا پێم وابوو نەئەبوایە ئەو دوومانگەش کە بە جۆرێ لە جۆرەکان کەوتنە ژێر فریوی لایەنەکانی بەشدار لە هەڵبژاردنە، فریویان خەواردووە بەشێک لە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان چون بەشداری انتخاباتیان کرد، ئەبوایە هەر درێژیان بەم ناڕزایەتی و خۆپشاندان و مانگرتن و شێوازەکانی جیاجای خەباتی خۆیان بدایە. بۆیە بە بڕوای من تا ئەو پەڕی بەرحەقە ئەم هاتنە مەیدانە. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە موچەی مانگی 10 ئۆکتۆبەر دراوە، قسە لەسەرەوە کرێکە هینی مانگی 11 لە ئایندەیەکی نزیکدا بدرێ. پێتان وایە لەگەڵ دابەشکردنی ئەم موچەیانێ ماگانە کە لە نۆرەدایە ئیتر ناڕزایەتەکانیش هێور ببنەوە؟ بە بڕوای من ئەم جارە بە تایبەتی مامۆسایانی ناڕازی کە بەشێکی ئێجگار زۆرن لە فەرمانبەرانی حکوومەتی هێرێم و چۆنەڵەی نقطە قووەتی ناڕزایەتەکانی کوردستان مامۆسایانن کە دەوری پێشڕەویان بینیوە لە ناو فەرمانبەران و کارمەندانی دەوڵەتیە بۆ ناڕزایەتی دەربڕین. بڕیاری کۆتایی خۆیان لە بەیاننامەیەکە بەیان کردووە کە هەر سێ موچەی ئەم ساڵیان پێ نەدرێت واز لە بایکۆتکردن و خۆپشاندان و ناڕزایەتی و چالاکیەکانیان نایەنن. پێم وایە کە تەنها بە وەرگرتنی موچەی مانگیدا کۆتایی بەم ناڕزایەتیانە نایە، ئەم ناڕزایەتیانە تەنها لە وەرگرتنی موچەکانیانە کورد ناکرێتەوە و دەیان ئیشکال و کێشەی تر هەیە لە مەسەلەی نەبوونی خزمەتگوزاریەکان و کەمبوونەوەی پێدانی سعاتی کارەبای نیشتیمانی و دەیان گرفتی تر هاوڵاتیان ڕوبەڕۆن، تەنها نەدانی موچەکان نییە. بۆیە ناکرێ مامۆسایان بە وەرگرتنی تەنها موچەیەک بڕۆنەوە ناوەندەکانی خوێندن و یان کۆتایی بە ناڕزایەتی و خۆپشاندان و گرتبوونەوەکانیان بێنن. بە بڕوای ئێمە تەنها ڕێگەی مامۆستایان درێژە پێدانە بە ناڕزایەتیەکانیان و خۆڕێکخراوکردنیانە لە دەوری ڕێکخراوەی سربەخۆی خۆیان لە دەرەوەی یەکێتی مامۆسایان و سندیکا دەوڵەتیەکانی مامۆسایان و فەرمانبەران و ئەندازیاران و تەندروستکاران سندیکای زەردی لایەنەکانی دەسەڵات و شەریکایەتی بینی حزبەکانی دەسەڵاتدارێتیە لە کوردستان. بۆیە کاتیەوە هاتووە کە فەرمانبەرانی تەندروستی و مامۆستایان و خەڵکانی ناڕازی و هەموو کارمەندانی دەوڵەتی لە ناوەندە جیاجیاکان و وەزارەتە جیاجیاکانە دەستە و ڕێکخراوە سربەخۆکانی خۆیان پێک بێنن بۆ درێژەدان بە ناڕزایەتیەکانیان هەتا وەرگرتنی نەک تەنها سێ موچەیان، بەرزکردنەوەی ساڵانەی خزمەتیان و بەرزکردنەوەی موچەکانیان و دەیان مستحقاتی ترکە پێشتر بووە و چەند ساڵێکە بە بیانوی قەیرانی دارایی و کێشەی ئابووری حکوومەتەوانێ لیان گیراوەتەوە. یەکێ لەوانە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆسایانە کە دەیان ساڵە ڕاگیراوە کە حەق و مافی مامۆسایان و فەرمانبەران و کارمەندان لەمەیان زۆر خوراوە. یعنی تەنها بە نەدانی ئەم سێ موچەیە قەتیز نامێنێتەوە، دەیان گرفت و کێشەی تر ڕوبەڕووی کارمەندان و فەرمانبەران و تەنانەت خەڵکی کوردستان بەگشتی بۆتەوە. ئەم حکوومەتەی کە قەرارە پێکی بێنن کە دڵنیام وا بە ئاسانی ناتوانن پێکی بێن و زیاتریشی پێ ئەچێ، ناتوانێ وەڵام دەرەوە بێ بە خواستەکانی خەڵکی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران. پێت وایە لە ئاستی کۆمەڵگادا چەندێک پشتیوانی لەم ناڕزایەتیانە دەکرێت یان بە شێوەیەکی کرد پرسم ئەگەر مامۆستایان بایکۆت بکەن و خوێندکاران نەچنەوە قوتابیان نەچنەوە بۆ قوتابخانەکان، چەندێک دایک و باوکی قوتابیان لە ناڕزایەتی و بایکۆتی مامۆستایان تێدەگەن وەکو پشتیوانێکیانە؟
خۆشبەختانە لە سەرەتای ئەم ناڕەزایەتیانە کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەستی پێکردوێتەوە دوێنێ نمونونەکەی لە هەڵەبجە پیشاندرا دەستخۆشی لە خەڵکی کاسبکار و دوکاندار و کرێکاران و خەڵکانێکەکەین کە موچەخۆری دەوڵەت نین بەڵام بە شێوازێکی زۆر مەدەنیانە و دڵسۆزانە دوکان و بازاڕەکانیان داخست هاتنە ناو خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەرانەوانێ پشتیوانیان کردن. ئەم نمونەی هەڵەبجە ئەکرێ وەک نمونەیەکی جوان چاوی لێ بکرێت و بگوازرێتەوە بۆ شار و شارۆچکەکانی تر خەڵکانی کاسبکار دوکانداران کاسبکارانی ناو بازار خەڵکانێک کە موچەخۆری دەوڵەتیش نین و دایک و باوکی خوێندکاران و ئەو کەسانەی کە کاروباریان بە هەر فەرمانگەیەکە بێ پشتیوانی لە کارمەندان و مامۆستایان و فەرمانبەران بکەن چونکە ئەم خواستە کە وەرگرتنی موچەی فەرمانبەران و مامۆسایانە تەنها سوودمەندانی وەرگرتنی ئەم حەقا مامۆسایان و فەرمانبەران نین جوڵاندنی بازار و کەسابەتکردنەوە و ئاڵوگۆڕکردنی ئەم پارەیە لە ناو بازار و کار و کەسابەتە بژێوی و ژیان یێوانی ژەباتە ئاستێکی تر بۆیە قابی لێوەیە کە لەلایەن هەموو لایەکەوە پشتیوانیان لێ بکرێت. لێرەدا پرسیاری بینەر پرسیارە گشتی و گرنگەکە بێنمە سەر شاشە و ئاراستەی ئێوەی بکەم دەڵێت کە خەڵکی چی بکات بۆ ڕزگاربوونی لەم دۆخە ئەگەر چی وەڵامی ئەم پرسیارە ڕەنگە زۆر هەڵگڵێ بەڵام لە پەیوەند بەم جەماوەرە ناڕازیەوە کە سەر لە نوێ پاش ئەنجامدانی هەڵبژاردنەکان بە شێوەی جۆرا و جۆر ناڕازاتی دەدەبڕن و ئاماژەتان پێدەن ڕێگەی ڕزگاربوونیان چییە لەم دۆخە؟ وەگوتم یعنی جۆرێک لە بەش بەداخەوە بەشێک لە خەڵکی کوردستان فریویان خواردووە بە ڕێژەیەک کە بەداخەوە ڕێژەیەکی زۆر بوو بەشداری هەڵبژاردنیان کرد و وە فریوی لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزسیۆنی پەرلەمانی کەوتن فریو جۆرێک لە جۆرەکان فریویانان و ئێستا خەڵکێکی زۆر لەو کەسانی کە بەشدار بوون ئێستا جارێکی تر ناڕازین و گەیشتونەتە ئەو بڕوایی کە ئەو ڕێگای ئەوان هەڵیان بژار ڕێگا دروستەکە نەبووە. ڕێگای دروست بۆ دەربازبوون لە قەیران لە هەرێمی کوردستانە بە بڕوای من وەک وتم هەموو بەشە جیاجیەکانی کۆمەلگا لە فەرمانبەران و کارمەندان و مامۆسایان و خەڵکی ناڕازی و خەڵکی کرێکار و خەڵکی زەحمەتکێش ئەکرێ پێگەێنانی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران مامۆسایان فەرمانبەران تەندروستکاران و دەیان لێرە و لەوێ خەڵکی ناڕازی و لە سەراسەری تری شاتوانێ فیدراسۆنێک نمونەی ئەمەی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری کە نمونەیەکی تازەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق کە هاتۆتە مەیدانەوانێ بە جۆرێ لە جۆرەکان کۆکردنەوەی خەڵکی ناڕازیە لە دەوری ڕێکخراوەیەکی سربەخۆ بەبێ جیاوازی بیرکردنەوەی سیاسی جیاوازی نەتەوەیی ئاینی مەزهبی تەنانەت جیاوازی چۆنایەتی بیرکردنەوەی خەڵکەکانیش ئەتوانن لە دەوری وەها ڕێکخراوێکی وا کۆ ببنەوە و بتوانن ڕێگای دەربازبوون لەم نەهامەتی خەڵکی کوردستان بدۆزنەوانێ. بە بڕوای من تەنها ئەوە ڕێگاکەیەتی کە لەژێر هەژمونی ئەم فری و کاریانەی دەسەڵات و هێزەکانی ئۆپۆزسیۆنی پەرلەمانی بێنە دەرەوە و ڕیزی سربەخۆی خۆیان دروست بکەن و بیر لە ڕێگای ئاڵوگۆڕی شۆڕژگەڕانە بکەنەوانێ کە بتوانن دەربازیان بێ لەم قەیرانەی کە بەرۆکی ژیانی خەڵکی کوردستان و فەرمانبەران و موچەخۆران و بەگشتی خەڵکەکەی گرتووە. دوا پرسیارم ئەوەیە کە چەندێک گەشتبینن ئەم جارە ناڕەزایەتیەکان بە دەستکەوتی خواستی جەماوەری ناڕازی کۆتاییان بێت لانی کە مامۆستایان و فەرمانبەران و باقی موچەخۆرانی تر و تاخالەنشینانیش ئەو ئامانجانی کە هەیەە لە ناڕەزایەتیەکانیان بەدەستی بهێنن. بە بڕووی من ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی تا چەندێک لە دەوری یەکن تا چەندێ ڕێکخراوە بن تا چەندێ بە منەظەمی ناڕەزایەتەکانە برێتە پێشەوە تا چەندێک لە دەوری یەکتری و لە دەوری خواستەکانیان کۆ بنەوە خواستە ئابوووریەکانیان خواستە ئینسانیەکانیان داواکاریە متاڵەباتیەکانی خەڵک کە هەیەە لە دەسەڵات و دەوڵەت چەندێ لە دەوری ئەم خواستانە ئەتوانن کۆ ببنەوە ڕێکخراو بن ئەوە نزیکترە بن لە ڕێگای دەربازبوون لەم ستەم کێشەی کە دەسەڵات و لایەنەکانی دەسەڵات سەپانویانە بەسەر خەڵکی کوردستانە
وەک وتم تەنها ڕێگاش ڕێکخراوبوون و کۆبوونەوەیانە لە دەوری ڕێکخراوەیەکی شۆڕژگێڕی کە بتوانێت ڕێگای ڕزگاریان پیشان بدات و جۆرێک لە جۆرەکان خەڵک خۆی دەور و دەخالەتی بێ لە ئاڵوگۆڕکردن لە سیستەم و دەسەڵات و سەرپەرشتیکردنی حکوومەتێکی ئایندە کە بتوانێت لە خزمەتی خواستەکانی خەڵکی کوردستان بێت. ئەگەر شتێک ما بێ لە پەیوەند بە دووبارە دەستپێکردنەوە سەر هەڵدانەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان و لە گفتوگۆکەماندا نەهات بێ فەرموون بە کورتی. لە کۆتاییدا من سپاسی ئێوەکەم بۆم دەرفەتە و پێم وایە خەڵکی داوا لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کاسبکارانەکەم کە پشتیوانی بکەن لە هەر ناڕەزایەتیەکی لە نمونەی مامۆسایان، کارمەندانی تەندروستی، فەرمانبەران لە هەر شوێنێک و هەر شار و شارۆچکەیەکە ئەوان خۆپشاندان و ئاکسۆن و گردبوونەوە و ئەوانیان نەبێ لەلایەن خەڵکە و پشتیوانی بکرێن و دایک و باوکانی خوێندکارانیش دەور و دەخالەتیان بێ بتوانن بەشدار و پشتیوانی و ناڕەزایەتیانی مامۆسایان بکەن بۆی بتوانن بە ئاستێکی باش مامۆسایان بە جیرفانێکی پڕ بە مێشکێکی و دەروونێکی ئارام و بتوانن خوێندنێکی وا پێشکەشی نەوەکانیان بکەن کە ئیسفادەی لێ بکەن. بۆیە لە کۆتاییدا تەنها پشتیوانیکردنی خەڵک لەم ناڕەزایەتیانە بە سەرکەوتنی ئەگەێنێ بۆیە داوام لە هەموو خەڵکێگەیە بە هەر شێواز و لە هەر شوێنێ بۆ یەکرێ پشتیوانی ئەم ناڕەزایەتیانە بکات. شاباس مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. ئازیزان بڕیار بوو هەر بە دوای ئەم چاوپێکەوتنەدا لەگەڵ بەهادینی حاجی بەکردارتا شناسراو بە ڕێبوار عارف بەرپرسی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری چاوپێکەوتنێکمان هەبووایە لەسەر ئەم ناڕەزایەتیە جەماوەریانی کە لە کوردستاندا سەر لە نوێ سەری هەڵداوەتەوە، بەڵام بە داخەوە ئەم جارەش گرفتی تێکنیکی بووە ڕێگیری ئەوەی کە ئەم چاوپێکەوتنە ئەنجام بدەین، بەڵام با دڵنیاییەوە لە هەفتەکانی ئایندەدا لە بەرنامەکانی ئایندەدا ئەم چاوپێکەوتنە ئەنجام دەدەین وەک دەزانن هەمیشە ناڕەزایەتیە جەماوەریەکان لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا جێگەی تایبەتی بۆ کراوەتەوە و چەندین هەڵسوڕاوانی جۆرا و جۆر لێرەدا قسە و باسییان کردووە و چاوپێکەوتنەکەش لەگەڵ ڕێبوار عارف و هەڵسوڕاوانی تری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە عێراق دەدوێنین لێرەوە. وچانێکی کورد دەدەین و پاشان سەبارەت بە ئایندەی ناوچەکە، ئایندەی سووریا و هەروەها ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران پاشکەوتنی دەسەڵاتەکەی ئەسەد. بەرنامەمان دەبێت لاگەڵ محەممەدی ڕاستی لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و کەوتنی ئەسەد لە سووریا و ئایندەی ئەو وڵاتە و هەروەها کۆماری ئیسلامی ئێران کە یەکێک بوو لە پشتیوانە بەهێزەکانی دەسەڵاتەکەی ئەسەد. تەوەری ئەمڕۆی بەرنامەکانی پێشنگ تیڤیە و ئەم بابەتەش لەگەڵ محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکمەتیست خەتی ڕسمی تاوتێ دەکەین. محەممەدی ڕاستی ئێوارت باش و سپاس کە ئەمجارش لەگەڵمانیت. ئێوارەت باش، وادارمەوەش خۆش بن و دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە کە تەلەڤیزیۆنی پێشنگ تیڤی خستی اختیار من و زۆر سپاس. زۆر سپاس. پێشەوەی کە بچینە سەر ئایندە و گۆڕانکاریەکان دەمەوێت لە ڕابردووەوە بێم ڕابردوویەکی زۆر کۆنی ژنا چەند هەفتە بەر لە ئێستا کە چۆن بوو کۆماری ئیسلامی بەرەنگاریەکی ئەو تۆی نەکرد بۆ مانەوەی دەسەڵاتەکەی ئەسەد، چونکە بە درێژایی جەنگی ناوخۆی سووریا دەزانین کە کۆماری ئیسلامی پشتیوانێکی زۆر بەهێزی دەسەڵاتەکەی ئەسەد بووە، دەتوانین بڵێن یەکێک بوو لەو کردارانەی کە ئەسەدی پاراست لە سووریا. بەڵام چۆن بوو لە ناکەو کەمتر لە ماوەی 2 هەفتە دەسەڵاتی ئەسەد کەو بێ ئەوەی کە
کۆماری ئیسلامی ئێران کاردانەوەیشی ئەو تۆی هەبێت؟ بەڵێ ڕاستە قسەکەتان چۆنیەتیەکەی ئیمڕۆ بە بۆنەی مێدیا و هەر ڕۆژ و هەر سەعات و هەر دەقیقە ئەخبارەکەی بڵاو ئەبێتەوە. ئەم مۆزوعە هەڵەگەڕێتەوە بۆ بەهاری عەرەبی لە 2011 ئەو کات وڵاتایەکی جۆراوجۆر خەڵکی سووریە وەکو باقی خەڵکە لە ناوچە عەرەبیەکانە لە وڵاتە عەرەبیەکانە هەڵسانە شۆڕشکن بەر عەلەی زوڵم و ستەم و بێعەداڵەتی. بەڵام زۆر بەداخەوە سووریە بوو بە مەیانی ململانەی هێزە جۆراوجۆرەکان. لەلایەکۆ ئیمریکا نیروی نیابەتی دروست کرد و ئەرتەشی ئازادی سووریەی نابەیەکۆ کە هەموو ئەزانن عیبارەت بوون لە ئەلنوسرە و داعش و ئەلقاعدە و بەشێک لە نیروهای ئەرتەشی ناڕازی سووریە کە ئەمانە بوون بە سریەک لە ناو سووریا بۆ نائەمنکردن و شێواندنی وەزعیەت و ئاوارەکردن و دەربەدەرکردنی خەڵک. لەلایەکۆ رووسیا ئەوش هەر بۆ قەدەر قودرەتی خۆی و بۆ بەشخۆی دەخاڵەتی کرد و هات و پایگای نظامی دانا. لەلایەکی شۆ ئێران ئەمبیایە کرد بە مرکزێکی ارتباطی خۆی لەگەڵ لوبنان و لەگەڵ باقی شوێنەکان تر وە حتا ئەو شوێنەوە ممکن بوو بۆ فلستین و ئەوانە دەخاڵەتیە کرد و هەر ئەو قسەوا خۆی ئەیکرێمە ئیسلام سیاسی پەرە پێ ئەدەین و ئەم منتەقانە موسڵمان و ئێمەش هاین لەگەڵیانە. بۆیە بەشێکیشی خۆشبەختانە بەدەست نیروهای کوردۆ بوو کە لە منتەقەی کوردنشینە کە حەداقل ئەویشی یەک سێوم بوو ئەتوانین بێژین ئەم منتەقە کەمترین زەربەی لێکە و خەڵکەکەی هەرچەند زۆر زەربەیان خوارد وەلێ باس هەم کەمترین زەربەی لێکە و زەربەی ئەم منتەقە بە وسیلەی تورکیە بوو ئەویش بۆ خۆی نیروی بوو. ئەم نیروی ئەرتەش ئازادە کە عاقبەت بە سەرپەرستی ئەم محەممەد جۆلانیە محەممەد ئەلبەشیر کرا بە ڕەهبەری ئەم نیروە و منتەقەکەیش وەها ئاڵۆز بوو وەها غافڵگیرانە پێشڕەویان کرد. دیارە ئیتر ئەسلحەی مهمیان بوو ئەنوا وەشکاڵ هێزی قودرەتمەندیان بوو بۆ بەرامبەرکێ لەگەڵ ئەرتەشێکی شڕی ناڕازی مدەتهای توولانی بەدەست ئەسەد و هێزی قودرەتی مستەبدی ئەسەد و گیریان کرده بوو. ئەوانیش چوونە پاڵی و بێ هیچ مقاومەتێک لە ماوەی 8 ڕۆژە دەمەشقی گیرا و ئەم محەممەد ئەلبەشیرە بوو بە ڕەهبەری ئەم هەوڵ و تەقالایە و هەرچەند وتم ئەو مدەتە یعنی ئەو 14 ساڵە جێگەی ڕمبازێنی ئەم نیروانە بووە ئیسرائیل هاتووە بەمبەیل خۆی بۆمبارانی کردووە کە وتووە جمهوری ئیسلامی هاتیا کە تیا بوو. رووسیا بەمبەیل خۆی لە مقابل ئەوان تراوێستاوە تورکیا هاتووە کوردستانی بۆمباران کردووە. بەم بۆنەوە زیاتر لە 500,000 نەفەر لە خەڵکی بێگوناح کوژراوە. 500,000 نەفەر بەدەم خۆشە. 22 ملیۆن نەفەرە جەمعیەت سووریا 12 ملیۆنی ئاوارە بوون ئیسێ یا لە ناو خۆیان یا زۆربشی بەم وڵاتانە پرژوبڵاو بوونە سۆ وەزعیەت و ماڵ و زندگی و هەرچی ئیمکاناتیانە لە دەستاوە. بۆیە وەزعیەتێکی زۆر نالەبار و ئەسەفناک داوێنی خەڵکی گرتووە. ئەگەر ئیمڕۆ ئەبینین خەڵکی سووریا برازی خۆشحاڵیەکەن و پێ ئەکەن و هەڵەپەڕن و جەژنەگرن بۆ ئەوە کە ئەسەدی فاشیست مستەبد و ئیترەوە زیندانەکانی عالەم ئەیبینێت چی تیاکراوە چی قۆمیوە. ئەم جەنایەتکارە ئەم بنیام کوشە ڕووخاوە وەرێ بلا فاصلە ئەو خەڵکە بیر لەوە ئەکەنەوە بەدەست کێ ڕووخاوە بە چی ڕووخاوە. ئەلئان ئیسرائیل هاتووە بەردیەکانی جەولانی گرتووە و خەریکە ساختمانسازی تیا ئەکا 9 دانە شار و شارۆچکەی گرتووە. تورکیا لەولا نیروی هێناوە
بۆ ئەوە خۆی لە خەرمایەکی دانابێ و بەشێ زیاتری تیابێت لەشکەرکەشی کردووە لەشکەرکەشیەکە رووسیا هێزەکەی خۆی بردووەسە دواوە موقعیەتێک وایە فراهەم کرد کە جمهوری ئیسلامی بە کولی کلکی کرد بە ناوگەڵ خۆیان و پاشەکشەی کرد جا ئەگەر پرسیارتر ببێت لەم ڕابطە دلیل ئەوە بۆچی ئەمانە ئەوە بەم سرعەتە چوونە بەرەوە ئەساسەکەی ئەوە بوو ئەم نیرووە هیچ مقاومەتێک لە مقابڵیان نەکرا دەوڵەت ئەسەد بە ئەرتەشەکەیشیۆ مخالفی حکوومەتی ئەسەد بوو و پێیان باش نەبوو و نەیانتوانی بەرەنگاری ئەم نیرووە کە ئامادە بوو و ئەنواعی ئەسلحەی تازە و مهم و مدرنیان پێدا بوون مقاومەتیان بۆ نەکرا و شکستیان خوارد و بۆ جۆرە دەوڵەتی ئەسەد لە ماوەیەکی زۆر کۆتا تەواو بوو ئەسەدیان بردە رووسیا و ئیستا لەوێ دیارە بۆ خۆی زندگی خۆیەکە و خەڵکیش فعلەن هەن لە حاڵی خۆیان و هەن لە حاڵی دەراوردنی زیندانەکان یان ناوشکانی دەرگای زیندانەکان و کونکردن دیوار زیندانەکان و ئیتر کەوتونەتە مفاوزە لە بین ئەم نیروانە دەها نیروی ئیسلامی لەناو ئەم ئەرتەشی ئازادی سووریا بوو کە ئیمڕۆ بۆ وەسیلەی ئەم تەحریر الشامە سازماندراوە و ڕەهبەریەکەی کەوتۆ سەدەست ئەوان. دواتر دێنە سەر ئایندەی سووریا بەڵام دەمەوێت لەسەر پێگەی کۆماری ئیسلامی بپرسم کە لە ناوچەکەیە خۆرهەڵاتی ناوەڕاستە پێگەیەکی زۆر بەهێزی هەبوو ینی لە عێراق لوبنان فەڵەستین غەزە لە هەردوو بەشەکەی یەمەن پێگەیەکی زۆر هیدی هەبووە دەسەڵاتەکەی ئەسەد وەک ئاماژەمان پێدایکێک بوو لە کۆڵەکە گرنگەکانی ئێران حیزب الله گورزی گەورەی بەرکەوتووە حەماس بە هەمان شێوە ئەوە دەسەڵاتەکەی ئەسەدیش کۆتایی هاتووە ئەتوانین بڵین ئێستا کۆماری ئیسلامی بەرەو لاوازبوون دەڕوات کامڵەن دروستە زەربەیەکی زۆر قایمی خواروە پەڕووباڵی لێکراوەتەوە شکستێکی زۆری پێهێنراوە بە نیروهای نیابەتی کە لە خارج ئێران و لەم وڵاتانەوە خۆت ئیشارەت پێکرد وجودیان بوو ئەمە بە کۆبوونەوەی تورکیە و رووسیە و شرکەتی ئەمانە بە یەکۆ ئێرانیش کە لە اختیار تا حدودێک زۆر رووسیا بوو ئەم ئیتفاقە کرا و دایان بەدەست غەربۆ دایان بەدەست غەربۆ رووسیا پاشەکشەی کرد ئێران بە عەجەلە ڕای کردە دواوە لەو کاتیشا کە ئەسەد خۆی ئەو نەدەر بەکە سەریع بوو ئەو نە بە زەمانێکی کەمی بر کە ئەسەد خامنەی خۆی وایە ژێژێمە داوامان لێ کردووە نیرو بنێرین خۆی وتوێ نامانەوێت مانە کۆمەکەین خۆی وتوێ نامانەوێت قەتای بەشارەتەت خۆی بووە بەڵام ئەم پیلانە بەرلەواتر لە بین رووسیا و سووریا و تورکیا ئەمانە اتفاق کراوە و ئەم زەربە بەم جۆرە لە بەشاردراوە حکوومەتی بەشارەتە ڕووقا و جمهوری ئیسلامیش یەکێک لە زەرەرمەندترین حکوومەتەکانە لەم ڕابطە لەم جەرەیانە ڕاستە قسەیەک هەیە دەوترێت کە دوای سووریا یان دروستتر دوای دەسەڵاتەکەی ئەسەد لە سووریا نۆرەی عێراق دێت ئەو وەختە ئەم بەرەی کە پێکیان هێناوە بە سەرپەرشتیاری تورکیا عێراق بە هەمان دەردەبن و دواتریش ئێران نۆرەی دێت ئێوە چەندێ هاوڕان لەگەڵ ئەم بۆچوونەدا و ئایا ئەم وڵاتانە ئێستا هەمویان لە نۆرەدا ئێمە هاوڕانی لەگەڵ ئەم نەزەرە چون ئەم نەزەرە نەزەری ئۆپۆزیسیۆنی بۆرژواییە ئۆپۆزیسیۆنێکە کە مرەتەب چەپڵی لێداوە بۆ ئیسرائیل و بۆ ئیمریکا ئارەزووی ئەویە هەز ئێرانیش وەکو غەزە یەکسەرە بێ بە خات خەڵکەکەی حتا ساقیشی تیان نەمێنێ وەلێ ئەمان بڕۆن وەکو بایەخۆش بەسەر وێرانەی ئێران و هێلانە بکەن ئەمە ئارەزووی ئەمانە ئەگینا بە تۆر واقعی ئەم ئەوزاعا کە لە سووریا بوو بە هیچ عنوان لە عێراقا فعلەن وان نییە لە ئێرانە ئەسڵەن وان نییە حتا گیرەم کە هیوادارم وە حتمەنیش وا نابێ بیش بێ ئایا ئەو وەزعە ئیمڕۆ لە سووریا هەیە
غير بو جناية كارانه نبي وكو إسرائيل وكو إمريكا وكو أردوغاني فاشيست كجيغي خوشحالية غير أوانا نبي بو تشيتر أتواني غير هاو دمو هاو مقامكاني أم دولتانا كعبارة لا پهلوي حميد تقوائي لا عبي مهتدي كمرتب خريكا شبلا بو إسرائيل وبو إمريكا لأدن بو أمال ويراني هناس السردية وغوشيك من إشارة بيكر كأوهم تلفات لخلقي سوريا كوتوا أصلا جيغير خوشحالي نية وخلقي إيران زور متفاوت چینی کرێکار لە ئێرانە خەڵکی تێکۆشەر معلمان ژنان بازنشستەکان ئەنواعی کارخانە و کارگا و شرکەت‌های مختلفێک کە هەر ئیمڕۆیان لەمایان مبارزە بەر عەلەی جمهوری ئیسلامی بۆ بەدەستهاوردن ئازادی بۆ بەدەستهاوردن ئەمنیەت بۆ بەدەستئیسە زۆر سەدحەکەیشی لەوانە هاتووەتە خوارەوە بۆ بەدەستهاوردن بەرق نان ئەمنیەت هیچ کامێکی جمهوری ئیسلامی بۆی تەئمین نابێ هەر کەسێ ئارەزووی ئەوەکە شێوەیەک لەمە وائیسە بۆ سووریا هاتووەتە بەرۆ بۆ ئێرانیش بێتە بەرۆ من ڕێک لە لای نەتەنیاهووە دایەنێت هیچ جێگەی ئارەزووکردن نییە هیچ جێگەی خۆشحاڵی نییە با تەوەجۆ بەوە ئەو خەڵکە خەریکن مبارزە ئەکەن لە 57 بەتایبەت لە 96 و 98 و 401 ئەم خەڵکە هەموو ڕۆژێک خەریکن ئاعترازەکەن خەریکن ئاعتسابەکەن هەر ئیسە گەورەترین شرکەت‌های تەولیدی نەوت گاز پترۆشیمی هەن لە حاڵە ئاعتسابە هەن لە حاڵە ئاعترازە حیف نییە ئەو مبارزاتە کە بەشانی چینی کرێکار بەرهەمهێنەر زەحمەتکێش هەموو شتێکا بەسەرشان ئەوان و حیف نییە ئابوو وەزعیەتە دەربێەوە ئیمڕۆ لە سووریا و لە لوبنانا و لە غەزا بەوجود هاتەوە بۆ وسیلەی ئەم جەنایەتکارانە هەرەوەیش من تەنیا توانمەوە بێژم ئەو کەسانە و ئەم ئارزووە ئەخوازن کە ئێرانیش بەو دەردە بچێت هیچ فەرقیان نییە هەر وەک نەتەنیاهوو بایدن و سۆزی ترامپ و هەر کەسێکتر وە لە سەدرەم حکوومەتانە بێ هەر لە ڕیزەوانە پێشتر هەم لەگەڵ ئێوە و هەم لەگەڵ کەسانێکی تریژ لە ڕابڕی حیزبی حکمەتی سقەتی ڕەسمی کە لەسەر دۆخی ناوچەکە قسە و باسمان کردووە باسییان لەوە کردووە کە فەزای جەنگ لە منفعەتی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ ئەوەی کە بتوانێت یەکێک لەوانە جەماوەری ناڕازی پێ سەرکوت بکات و ئەمە کۆمەک دەکات بە کۆماری ئیسلامی ئەم گۆڕانکاریانی کە ئێستا لە ئارادایە چی شتێکی نوێ دەهێنێتە ئاراوە لە نێوان جەماوەری ناڕازی و کۆماری ئیسلامی کە بەرامبەر لێبوون ئەوە کە فەزای شەڕ بێت ئێمە ئیسێش قسەمان هەرەوەسە ئەگەر لە ئێرانە فەزای جەنگی بێت خەڵک وادارەکە بەوە کە دەست بە عەساتر بن جمهوری ئیسلامی دڕترە بێ بەرامبەر بە خەڵک وەلی ئەم زەعیفبوونە کە جمهوری ئیسلامی دەست بە عەساتر کردووە دیارە خەڵک خۆشحاڵن خەڵک پێیان خۆشە هەرچەند خەڵک بیر لە ئەوە ئەکەنەوە کە ئیمڕۆ ئەو خەڵکە لەگەڵ ڕژیمێکە لە سووریا لەگەڵ سیستمێکە لەگەڵ ڕژیمێکە بەرامبەر بوون وە 45 ساڵ 46 ساڵ لەمەوە بەر خەڵکی ئێرانی لەگەڵا ڕووبەڕوو بوو خەڵک بۆ ئەمە زۆر متەئەسفن بۆ ماڵوێرانی بۆ ئەو هەموو زیندانیە بۆ ئەو هەموو ئاوارەیە بۆ ئەو هەموو کوشتارە بۆ ئەو هەموو زەرەرە بۆ ئەو هەموو دواکەوتویە وا بەسەر و کۆمەڵگا تەحمێڵ کراوە خەڵک زۆر ناڕەحەتن خەڵک زۆر پێیان ناخۆشە و ئیمڕۆ لەوە ناخۆشتر ئەوەسە دوای ئەو هەموو مایە بۆ ئەو زاعەدانان ئیمڕۆ هەیئەتە تەحریر بێتە سەرکار کابرا بە ڕیشیان تۆ دێ کورد کردوەسۆ لیباسێکی شخصیان کردووەتە بەری کەلەشنکۆفەکەی لێدەستنراوە خراوەتە ئەولەوە قەڵەمێکیان داوە بەدەستیۆ ئەنەهوو ئەمە گەرەکێسی بەسەر ئیسلامە ئەمنیەت و ئارامش و ئیسراحەت بۆ خەڵک بێنێ هەم خەڵک سووریە زۆر باش ئەزانن و هەم خەڵک ئێران باش ئەزانن کە ئەم وەزعە
تەنیا تەنها شقلێکە تەنها نەقاشیەکە وا حکوومەتەکانی زاڵم و زۆردار بەسەر خەڵکە دای ئەسەپێن و دایان سەپانوە بۆیە بەڵێ فەدای شەڕ لە ئێرانە بە زەرەر مبارزاتی خەڵکە بیانوو ئابەدە جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی ئەژێەوە من شەڕمە ئەوە بۆمباران کراوم ئەوە ئەشێ بڕۆین بۆ جەبهە فەرمون بێن بڕۆن بۆ جەبهە بەو بۆنەوە خەڵک دەست بە عەساکرە بن بەڵام ئەم زەعیفکردنە ئەم پەڕووباڵکردنە ئەمە تەفاوەتی هەرچەند بە چ قیمەتێ هەر کەسێ بیر لەمە کاتەوە ئەشێ بیر لەو عەزیزانە کاتەوە وا بوون بەژێر ئەو هەموو خەروارە بتون و ئاسن و ئەم هەموو گیانە شیرینە لە مناڵ و ژن و پیا و جوان و پیرۆ تەماشاکە بدە ئەو خەڵکە چی لێ هاتووە 45,000 لە لوبنان و لە غەزە 500,000 لە سووریە ئەو وەختە من یا خەڵک ئێران بێن دڵ بەمە خۆشکەن بە هیچ عنوان ئەم فەزای شەڕ خۆش نییە بۆ خەڵک بەڵام زەعیفبوون جمهوری ئیسلامی چینی کرێکار ئەشێ ئەم هەلە قۆزێتەوە ئەشێ ئەم وەزعیەتە بناسێ جمهوری ئیسلامی ناچارە حتمەن گۆچکەتان داوە فلانە زیندانی سیاسی کە حکم ئەدامی بووە ئیمڕۆ ئازادیان کردو ئەو یەکەکەیتر زیندانەکەیان لەغوو کردوەسۆ ئەوە مبارزات مرەتەب خەریکە ئەرواتە بەرەوە ئەوە ئەو خانمە لە دانشگا بەڕووتی خولاوە بەناو دانشگا دوای ڕۆژە دوو ڕۆژ ئازادیان کرد ئەو خانندە هەتا ئێرەی بەڕووتی لە کاروانسەرایەکە گۆرانی وتووە ئازادیان کردووە ئەمانە دەیان مەورەتتر ئەتوانین ناو ببین ئەمانە نیشانەی باشبوونی جمهوری ئیسلامی نییە نیشانەی پاشەکشەیەتی ئەزانێ ئەگەر ئیمڕۆ لەم وەزعیەتە خەڵک دەنیان هەڵبڕن ئەو نیروی جمهوری ئیسلامی وا دوێتە خۆیەدا بەقشتا وەک جاران دفاعی لێ ناکە ممکنە دفاعی لێ نەکە بەڵام ئەوە کە ئەبێ بە سووریە و ئەرتەش ئاوا چەندانێ جمهوری ئیسلامی من نامێ خۆم پترسێن و خەڵک پترسێنم بۆ لە سپای پاسدارانی هەیە ڕەحەت ئەتوانێت لە زۆر شتی تر ئیسفادە کات و تا ئەو شوێنە پێکرێ بەرامبەر کێکە کە هیوادارم بە هیچ عنوانێ هیچ قدرەتێکی نەمێنێ هیچ هێزێکی نەمێنێ بە هێزی خەڵک ئەم سیستەمە جەنایەتکارە لە ڕیشە دەربێت و خەڵک کوێتە ئاسایش و ئارامشوە پێش ئەوەی کۆتایی بەم چاو پێکەوتنە بێنین دەمێ پرسیاری بینەر لەسەر ئایندەی ئەم ڕووداوانە بۆ کوێ دەچێ بێن مەسەر شاشەکە و ئاراستەی ئێوە بکەین و بە دیاریکراویش پرسیاری ئەوەی کە ئیمکانی هەیە ئەم ڕووداوانە ببێتە پێکدادانی ڕاستە و خۆی نێوان تورکیا و ئێران ئەم ئیمکاناویان ئەگەر لەسەر داهاتووی ئەم ڕووداوانە بتانەوە قسەیەکی تر بکەن فەرموون جارە بەر لە هەرچێشتە ئەم ئەوزاعە لە سووریا هەر ئەڵێ ها بەسەر تاڵێ دەزوو زۆر ناسەقامگیرە هێزهایەکی هاتیە وتم دەیان هێزیاتە کە هیچ کامێکیان بەو یەکەکەیتریان ئەعتمادی نییە ئیمڕۆ بە زۆر ئیمریکا ئەمانە وەسڵ بوون بە یەکۆ و هەروواوتم ئیسرائیل لەولاوە هاتووە ئەو شارانیە گرتووە تورکیە لەمناوە ئەو فشاریە هێناوە ئەوە کورد لەولاوە قدرەتێکە و بلەخێرە ئەشێ حەق خۆی دیاری کات و بێ بە ساحب حەقی تەعینی سەرنوشت و دەوڵەتی خۆی یا بەشێ بێت لەو حکوومەتەوە لە سووریا تشکیلە بێت کە زۆر کەم ئیمکانی هەست ئەو جەنایەتکارانە ڕێی خەڵکی کوردکەنەوە ئەمە جارێ وەزعیەت خودی سووریە کە زۆر ناسەقامگیرە و زۆر بەداخەوە ئەو خەڵکە کە تا ئیسا ئاوارە بوون و مایەیاندا و زەرەریان کردووە معلوم نییە نەکەونە ناو سەناریۆیەکی ڕەشەوە واقعەن زەمانەت ناکرێت بۆ مەسەلەی تورکی و ئێرانیش ئەمانە قازانج خۆیان یانگەرەکە ئیستا کە مەسەلەن ئێران لە سووریانەماوە ئێران نخست وەزیرەکەی هەر بەشارە سەدڕۆیوە ئەرتەشی وەسە خۆی وەزیرەکانی وەسە خۆی نیروەکانی وەسە خۆی و ئەم جەماعەتی شاهاتون ئەمانیش خۆیان وتویانە ئەم
تحریر شامە وتویانە ئێمە لەگەڵ هیچ حکوومەتێکە هیچ ناکۆچی و ناتەباییەکمان نییە یعنی بۆ ئێرانیش حاضرن هەروە مایە دابنن حاضرن لەگەڵ یا هەروەک ئیسەنەوەک جاران وەرێ بە شێوەیە زەعیفتر بەڵام ئەمە یەکە شکستی خواردووە و پێی پیاهێناوە و دەریان کردووە و ملیشکاندووە و دوورۆکەوتەوە هیچ قسەی تیانە بەڵام چەنێ بکرێت ئەمە باسازی کردێتەوە ئەوەی تر جێگەی سوالە لەگەڵ تورکیا منیش هەر وەک ئەو برادرەوە ئەو سوالە کردووە ئەتوانم شتێک وە پێشنەهاتووە قسێک وا نەکراوە تەنیا سەهای کراوە لەفزەن خامنەی و توێسی ئەم حکوومەتی هاوسێمان بووە بە بایسەوە ئەم وەزعیەتە ئاوایە بەسەر بێت ئایا ئەمە ئەکا بەوەکە بێ بە شەڕ کەم ممکنە ئێمە زۆرتر فکر و ذکرمان ئەشێ بەلای ئەو کۆمەلگاوە بێت ئەو تەشەکولانۆ بێت ئەو هێزانۆ بێت وای ئیمڕۆ بە هەرچی قدرەتیانەوە لە مەقام جمهوری ئیسلامیە خەریکن شەڕەکەن وێساون مبارزە ئەکەن تشکیلاتیان بەوجود هاوردووە هەرچی ئەم تەشەکولانە زیاتر دەست بن بە یەک و زیاتر یەکگرن زیاتر پەرەپسێنن زیاتر لە شوێنە جۆرا و جۆرەکانە ڕیشەدا کوتن ئەمە زەمانەتی ئەوە ئەکات سۆزی هیچ حکوومەتێک نە تورکیە و نە ئەمریکا و نە ئیسرائیل و هیچ کام لەوانە نەتوانن ئێران کەن بە سووریەوە ئێران کەن بە غەزۆ ئێران ئەوان ئەیکەن ئەگەر شک ببەن کە ئەتوانن بیکەن ئەوان ئەیکەن قازانجیانە لە بەرچاوە ئەگەر جمهوری ئیسلامی قازانجیان بپارێزێتێکیان مامەڵاکەن ئەگەر ئەوان ئیحساسکەن جنبشێکی ئاوا بە قدرەت هەیە لە جامعە چۆن ئەو وەختە تەبەقەی کرێکار لە ساڵ 79 ئەو ئەترازاتە گەورە کرا و حکوومەت شایێنە لەرزە و ئەمریکا زانی چاری نییە ئەشێ شاکێشێتە دەرە و خومەینی خاتە جێگەی چوون لە کەربەلا و نەجەب لە کەرەکیفێ هاورد بوو دەریان هاورد و زینویان کردو و بردیانە ناو مام و بردیانە تاران و دایان مەردان بەڵام ئەم جارە ئەو خەیاڵانە بۆ خەڵکی ئێرانێکی متشەکل و ڕێکخرا و ئاگاه و تەجروبە دیدەی 45 ساڵە لە مبارزە لەگەڵ جەنایەتکارترین حکوومەتی قەرنا کە حکوومەت جمهوری ئیسلامی بێت ئەوە کەم ممکنە بۆ شەڕ لەگەڵ تورکیەش ڕاستی و گەرەکە منش هەر وەک ئێوە هەرو ناتوانم بێژم بەستەگیت بە پاراستن منافع یەکترین و ئەگەر منفعات یەکترین بپارێزن مەسەلەن بۆ نمونە ئیسا مشکل تورکیا وەسەکە پێکاکە ئێران پێکاکە تەقویەتەکە خۆ ئەوان شتیان نییە هەر چۆن مەلام سەفا ڕەحەت واسووە ئێران پشتی چۆڵ کرد ئەوژە توانێت پشت پێکاکە چۆڵ کات و لەگەڵ ئێرانە دەستخەنە ناو دەست یەک و مەنافع و خازانجێکی زۆر بەربڵاوتر و گستەردەتریان بێ بە یەک و جا پێکاکە و خەڵکولیش چیان بەسەریت ئەوە ئیتر ئەوان دەربەسی نایە گفتوگۆکەمان زۆر سەرنجڕاکێشە بەڵام لێرەدا محەممەدی ڕاستی لە ڕابەڕی حیزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدانی و لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا ئامادە بوون منیش مەمنونم بۆ ئەو دەرفەتە بە منتەندا زۆر سپاس زۆر سپاس عزیزان وەک ئاماژەمان پێدا بڕیار بوو لەگەڵ بەهادینی حاجی بەکردار تا ئاشناسرا بە ڕێوەر عارف سەبارەت بە سەر لە نوێ دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکان لە کوردستان و ئایندەی ئەم ناڕەزایەتیانە و پێویستی چیکردن و هەروەها ڕۆڵی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە کوردستان و عێراق چاوپێکەوتنمان هەبووە بەڵام بەداخۆ بەهۆی گرفتی تەکنیکی سەرکەوتوو نەبووین ئەو چاوپێکەوتنە ئەنجام بدەین کاتێکی کەم کە ماوەتەوە لە بەرنامەکانی ئەم هەفتەیەدا دەکرێت دووبارە تەماشای پێشەنگۆ بخینەوە کە تایبەتە بە قسەوباسێکی سروە فەریق سەبارەت بە هەمواری یاسایی ئەحواڵ شەخسی لە عێراقدا دوای دیتنی ئەم دۆکومنتە کورتە بەرنامەکانی ئەم هەفتەی پێشەنگ تیڤی کۆتایی دێت و تا هەفتەی ئایندا کاتێک خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن هەم ژنەکە بێ مافە بێنێت هەم مناڵەکەشی کە لە دایک بۆ بێ مافە بێنێت یعنی بە هەموو شێوەیە کە یانەوێ ئەم یاسانە کە دەریەکەن هەمووی مەبەستەکانەوەی کۆنتترۆلی ژن لە سەتا 73 خەڵک دژی ئەم هەموارکردنەیە پێشەنگ
وەزعی ژنان لە کوردستانە و لە عێراقا بەعام زۆر خراپە و ئەم یاسایە ئەگەر بچێتە پێشەوە لە پەرلەمان و دەنگی بۆ بدرێت ئەوە وەزعی ژنان زۆر خراپترەکەن و وەزعی ژنان و کچە. دوای 2023ەوە ڕەوتە ئاینیەکان و حزبە ئاینیەکان زیاد دەستیان بەسەر عێراقا داگیر کردووە و ئەیانەوێ بە هەر شێوەیە بێت ئەم مەرام و هینانەی خۆیان جێبەجێ بکەن لە عێراقا. ئەمە تایسەمە یەکەم جار نییە کە بیانەوێت ئەم شتانە بکەن. لە 2005 عینەن هەرویستیان قانونی جعفەری بێنن عێراق بکەنە، ئەمەی قانونی شەریعە بێنن. 2019 هەموو 2-3 ساڵ جارێ بۆیان کرابێت ویستیانە ئەم قانونە بێنن و دەستکاری بکەن کە ئەمە لە کاتێکە ئەم قانونی باریکەسێتی کە هی ساڵی 1959 کە وەختی خۆی یەکێک بووە لە مۆدێرترین قانونەکان یاساکان لە وڵاتە عەرەبیەکان لە ساڵی 90ەکان ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانمان هەبوو لە کوردستان کە ئێمە ئەو کاتە کارمانە کرد بۆ ئەوەی کە ئەم یاسای باریکەسێتیە کە هێشتا دەستکاری بکە بگۆڕین هەمواری بکەینەوە بەرەو مۆدێرتر. یعنی ئێمە بەمەش ڕازی نەبووین کە وەختی خۆشی هەبوو کەچی ئێستا زۆر بەرەو خراپتریە بن. سێی ئەم ساڵ 2024 دەوڵەتی عێراقی ئاگادار کردوێتەوە کە بەوەی کە ئەم ئامار کراوە کە لە 128 ئەو زەواجانەی کە ئەکرێت خوار تەمەن 18 ساڵ کە لە 128 و لە 122 ئەوانن کە هاوسەرگیریەکانێک کە لە محکەمە تەزیل ناکرێت لە 122 خوار 14 ساڵن. یعنی ئەم نامەیەکی نردووە دەوڵەتی عێراقی و پەرلەمانی ئاگادار کردەوە کابێ شتێک بکەن حەدێکدا بنێن بۆ ئەم کارە چکە ئەمە کارە ساتە، ئەمە بەرەو پەرە ئەستێت کەچی لە دوای 5 مانگ ڕێکسیەی 8 عێراق و دەسەڵاتی عێراق و پەرلەمانتار هەستا و نەجاتیەوی کارێ بکەن جوابی ئینزار ئاگادارکردنەوەکانی مناڵپارێز و مافی مرۆڤ بدەن کەچی هەستاون کارەکەیان وا لێ کردووە کایانەوێ بەعەکسەوە ینی ئەم ئیشە بکەن کایانەوێ بۆ نمونە زەواجی خوار 15 ساڵ و خوار 14 ساڵ بێنن لە محکەمە ڕسمی بکرێتەوە لە جیاتەوەی ڕێگری لێ بکرێت 2-3 ساڵ پێشی سەشەگەر بیرتان هەبێت کە کەمپینێ کرایەوە کە ناوی من ناوی دایکمە کە ئەمە لەبەر ئەوە کراکە هەزارەها مناڵ لە عێراقا بێناون بێ هەویەتن هەویەیەکیان نییە وەرەقەیەکیان نییە کە ئەمانە جنسیەکیان نییە کە بتوانن بچنە مەکتەب. ئەمە هەمووشی زۆربەی ئەوانن کە ئەو مناڵانن کە دایکەکانیان زەواجیان پێ کراوە لە دەرەوەی محکەمە و دەوەی لە دەرەوەی محکەمە زەواج کرابێ ڕسمیەتی پێ نییە و زۆرێکی گەنجشەیە لەو کاتە کە زەواجی کردو لە دەرەوەی محکەمە لە لای مەلا خوار 15 ساڵ و خوار 16 ساڵە لەو کاتە دوای 2 ساڵە جیاش بووتەوە مناڵی چی هەیە. یعنی ئەم کاتە ئەم کەسە کاتێتە محکەمە هێشتان بەهین حساب کراوە کە لای خۆمان بە عەرەبی پێڵێن باکیرە یعنی هێشتا زەواجی نەکردووە ینی هەم ژنەکە بێ مافە بێنێت هەم مناڵەکەشی کە لە دایک بۆ بێ مافە بێنێت نە لە زەواجەکەیان ناونووسکراوە نە لە جیابوونەوەکەیە. اینجا ئەمە وای لێ دێت کە ئەم کەسە بێمافە بێت و مناڵەکانیشی بێمافە بن چونکە زۆر جار بوون منە چاوپێکەوتن کراوە لەگەڵ مناڵە وتێتی مەسەرەن من لەوەیە هیوا و ئاوات یەکم هەیە لەوەیە زۆر بچووک بێت لە چاو خەرکی تر بەس ئەمەوێ کە من لە وڵاتی خۆمم کە لە دایک بوومە بەس بێ هەویەم یعنی ئەمەوێ هەویەتێکەمە بێ یعنی ئەمە زۆر ڕێگریەکە زۆر دایکەکان زۆر مناڵەکانیان لە هەموو خزمەت گوزاریەکان بێ بەشە بن تەنانەت دایکەیە خوار 16 ساڵ و خوار 18 ساڵە چووە مناڵی ببێ لە مستشفای مناڵبوون داخلیان نەکردووە لەبەرەوەی کە عقدێکی زەواجی پێ نەبووە بەڵگەنامەیەکی پێ نەبووە. یعنی ئەم دایکە وای هاتە بچێتەوە لە ماڵ کەسێکی تر بێت مناڵەکەی بۆ بێنێت لە ناو ماڵە و زۆر ئەوەیە کە ئەم دایکە بمرێت لەوەی مناڵەکەی بمرێت تووشی خەتەرناکی ببێت. ئەم یاسای ئەگەر جێبەجێ بکرێت ئیتر یعنی وەزعی ژنان زۆر 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 خۆی ئیستا خراپە بەرەو خراپتر ئەچێت. مافی مناڵان مافی ژنان وای لێ دێ کە ئەمە ڕێگە ئەدا بە ڕسمیەت بوونی اقتصابکردنی مناڵان. ئەمە بۆ نمونە ئەوەی کە داعش کردوێتی کە ئەو هەموو مناڵە ئەو هەموو خەڵکەیانە برد و اقتصابیانیان نەکردووە مانەی سەوای لێ دێت بە ڕسمی لە عێراقا ڕێگەی پێ بدرێ وای لێ دێت کە عقدێکی زەواج ئەگەر لە دەرەوە بکرێت مەلایەک بیکات بیبەن لە محکەمە و کاتە محکەمە تەصدیقی بکات و ئەترافی پێ بکات کە خوار 18 و خوار 14
ئەمە وای لێدێت ئەو نووسینگانەی کە لە وەسەط و جەنوبی عێراقا هەیە کە بەڕەسمی دائیرەیان هەیە بۆ زەواجی مناڵان ئەم دائیرانەشە بێتە ڕسمی کە بازاری بەشەر کە مناڵی تیا استقلال بکرێ استقلالی جنسی تیا ئەکرێت بە ناوی شەرع و ئەیانەوێ بیکەن بە یاساش ئەنێ گەنجەیە لەوەی سووری ماگانەی لە 9 ساڵ بێت ئەوان کە بەوە حسابەکەن کە کچێک سووری ماگانەی هات دەستی پێکرد یعنی معنە ئەم کچە ئامادەیە بۆ شوکردن ئەمەیە کارە ساتەکان کە وەلەو قانونەکە یاساکەشتی کردی زۆر شیتیایە هێشتان زۆر یەکلا نەبووەوە بە عەلەنیش باسییان نەکردو بەس وەکو کە باسەکرێ لە لای ئەمەی سنی زەواج عمری زەواج دەستکاری ئەکرێت ئەوەی کە مناڵ لە 9 ساڵ ئەمانە بدرێ بەش و یان لە خوان 9 ساڵی شەتوانێ کەسەکە بێوێ خۆشی خۆی لێ ببینێ ئارەزوو جنسیەکانی خۆی بێتێر بکات استقلالی مناڵ لە باری جنسیەوە و لە باری جیابوونەوە مافەکان تونترەکەنەوە و لە بواری بەخێوکردنی مناڵ حەزارەی مناڵی پێڵێ بە عەرەبی کە ئەگەر دایکەکە کە جیابێتەوە زیاتر کاوای لێکن کە بۆی نەبێ مناڵەکان لای دایکەکە بێت یعنی بە هەموو شێوەیە کە یانەوێ ئەم یاسانە کە دەریەکەن هەمووی مەبەستەکانەوەی کۆنتڕۆلی ژن بکەن یعنی ئەمە کە لە باری سیاست و سەیریکەی زۆربەی سیاسەتەکان و محەللی سیاسی لەن احتیمالە ئەم قانونە تێپەڕێنن و لە دەنگی پێ بدرێت بەس لەلایەکی کەشەوە کە لە عێراقا ئەحسائیە کراوە خەڵک لە 1970 خەڵک دژی ئەم هەموارکردنەیە دا ئەمەش لەلایەکۆ هەوارێکی خۆشە کە ئەکسەرێتی خەڵک لە عێراقا دژی ئەم هەموارکردنەیە بەپێی ئەوەی کە ئەم هەموو کار و چالاکیانە کە کراوە لەوەتی ئەم هەموارکردنە هاتۆتە پێشەوە ڕەسەن بۆ نمونە تەحالوفی 1970 کار و چالاکییان زۆر کردووە یعنی لە هەموو عێراقا وڵاتانی دەرەوەی وڵاتیان لێ ئاگادار کردێتەوە پەرلەمانی ئەوروپای لێ ئاگادار کراوەتەوە منەزەماتی مەدەنی لێ ئاگادار کراوەتەوە ئەمنیستی لێ ئاگادار کاتەوە هەمووی ئەمانە کاری جدیان کرد هەموویان نامەیان شناردووە بۆ دەسەڵاتدارانی عێراق کە ئەم کارە نەکات تەسەوڕەکەم بەرەی مەدەنیەت بیباتەوە